هەروەندێک کە ڕسمێکی خاتەمی سووتێنراوە وابزانین تر شۆرشەکە تەواو خەڵکەکە سەرەکەی و شۆرشێکی دژی ئەوە کردووە سەر ڕەبیعی ئێرانی بەهاری ئێرانی هاتوو وان نییە. ئێستاش ئەم مزاهرانە کاریگەری خۆیان بەجێ دێڵن چونکەوە لە ناخی خەڵکەکەی شتێکی تر زەرع بوو جورئەتی ئەوە دروست بوو دەموچاوی دانەپۆشەوە هاوارەکە دیکتاتۆر خامنەئی بمرێ خامنەئی بمرێ دیکتاتۆر ئەنجاڵە بمرێ خامنەئی خەڵکیش بە دوایە ڕسمیشە گیرێ لە هەموو لایەک و بەڵێ ئەگیرێ لەسەر ێستا 600 کەس گیراوە ڕاستە بەڵام ئەو 600 تریش بە دوایە هەردێتەوە لەبەرە پاڵنەرەکانی خۆپیشاندان هەرماون لە ئێران نان و ئەمانەکە هەرماوە خەڵکە بێ بگەڕە بە دوای ئەو نان و ئەمانە هەتا تەمینیەکە تا ئازادی دەسەکەوە چونکە هیچ مەجالێک بۆ ئەوە نەماوە دیکتاتۆرێک بە تاقی تەنیا خۆی حکومکە خۆی قانون دەرکە خۆی شەڕ ئیعلانکە خۆشی ئاشتی دروستکە اقتصادیش لە بەردەستی خۆیان بێ هەموو ئیشەکانیش بێتەوە بەردەستی خۆیان هەموو ئەنجومەنێکیش کە دروستیەکە ئەو ئیمزای لەسەرکە ناکرێ هەر بێ وڵاتان گەورە بوون مجتەماعەکان گەورە بوون خەڵک ڕۆشنبیر بووە کار بە دەستگاییە بێ بڕوا بەڕێوە دەستگاکان پێویستە خەڵک ماف و ئەرک و دەسەڵاتی بۆ دیاری بکرێت هەتا خەڵک بزانە کەی بێ بە مەسئول کە بوو بە مەسئول بزانن دەسەڵاتەکەی چەند خەڵک سەیری نمونەی ئەوروپاکە مەلیک لە نەرویج فارغۆنێکی هەیە لە محەطەی قەتار کرێی لەسەردا ڕئیسی حکوومەتە تەشکیلی کرد حکوومەتەکەی تەشکیل کردووە هەروەکو ئەو خەڵکەی تر وایە ئەنگێلا مێرکل خۆی بینی ئەڕوا لە بازارش دەکرا حیمایی هەیە حیماکان دەرناکەن کەس نازانێەوە حیمایی ئەون وەکو لای خۆمان یەک کابرا بیکەسی دابەست و وڵات چیەوە مەسئولەکەمان پاکەتێکە کرد لە ئێرانی شەروهایە بۆیە ضروریە وعی ئێمەش زیادکە لەگەڵ ئەم ئیشانە کە ئەم ئەحداسانی کە ڕووەدا وعیمان لەسەر سیاسەتی نێودەوڵەتی گۆڕینەکانی نێودەوڵەتی وعیمان لەسەر مجتەمەعی خۆمان مەراکزی قووە لە کۆمەڵگەی خۆمانە پەیوەندیان بە دەرەوە کاریگەری دەرەوە لە سەریان کاریگەری ناوچەکان لەسەر یەکتری و متابعی ئەوژەکەی نۆتەبانی مەسەلەی ئێران و ئێمە بۆ ئەو عەزیزانەی خۆشمان بۆ ئەهلی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی تایبەتی و ئەهلی سونەتمان بە شێوەیەکی گشتی حتما ڕێی خۆمانیان هەر بەردەوام پێ ئەڵێنەوە بەڵام چاوەڕێ بکەین جارەوە سەرەتایی ئیشێکە کە خەڵک قودرەتی ئەوەی هەیە حەزی لە ڕەفزکردنەوە هەیە و حەزی لە ئازادیەکەیە کە ئەو ڕەفزکردنەوەی تا ئیعلام بکە گرنگەوەی ئێمە بەشێک بین لە گۆڕانکاریەکی چاوکراوە و سینەفراوان باوەڕ بە فرەدیدی بەوەی کە سنووری من کۆتایی دەکە سنووری تۆ دەست پێەکە بەم شێوەیە بەم ڕوحیەتە خۆمان پەروەردە بکەین بۆی کە ئێمە دێینە پێشەوە ئەوەمانتیا دروست بوو بێکە وەکو من هەم ئەوی بەرامبەرەکەشم هەیە بە کەینونەتی خۆی بە ئازادی خۆی خی پەروەردگار ئێمەشی وەش سەلامەت سەرکەوتوو بکە خی گەورە بەرچاومان ڕۆشنترکە یارمەتی دەرمان بێ زیاتر واقعەکەمان پێ بناسێنە دەقە شەرعەکانیش بتوانین تەطبیقین لەسەر واقعەکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.